برێ گۆ پیاو هەیە برێ ناگۆ ئێستا کەژ ئەمریکا بە هەر دەوڵەتەکی برێ بە هەر کەسەکی برێ گۆ برێ ناگۆ ئەو مەسیرێتی لێرە ڕا ئەو پەیامەی من بالو هەموو سەرکردە کوردیەکان بچی ئەو فترەی خۆیان بە دیار نەیەخن لەبەرەوەی ئێران چاوی سۆر بووە کەواتە ئێران فرۆشرا کە لێی دەدا لە ئاوی دەدا لە کارەبای دەدا لە غازی دەدا لە نەفتی دەدا ئێستا دووەرەقەی بەناو ئێران لایەک ئێران دەکرد ئەگەنا چار جوندی ئەمریکی ئەو سەری دنیای دەکات و ئەو سەری دنیای کەس هەیە پێی برێ چێوە دەچی کاک عەبدجەبار سڵاو لێبێت دەمێت لە ماوەی پێشتردا قسەیەکت هەیە دەڵێ ئەگەر ئەمریکا بڵێ گۆ پیاو هەیە برێ ناگۆ ئێستاش لەسەر ئەو قسەی هەمان قسە دەکەیەوە ئەرێ وەڵاهی هەتا دەمرم ئەو قسەی دەکەمەوە لەبەرەوەی من 10 ساڵەوە پێشەوە قسەم کردیا ناکرێ ئەو ڕۆکام لە قسەکەی خۆم پەشیمان بمەوە بەنەو عاچیدی قسام بکەم ئێستا کەژ ئەمریکا بە هەر دەوڵەتەکی برێ بە هەر کەسەکی برێ گۆ برێ ناگۆ ئەو مەسیرێتی برێ ناگۆ ئەو مەسیرێتی هاوەکو مەسیری ئێران کەواتە ئێران فرۆشرا سین رووسیا ئینتفاقیان لەگە ئەمریکا کردوازیان لە ئێرانشینا رووسیا ئینتفاقی لەگەر ئەمریکا کردوازی لە سووریاشینا لۆ ئەوان بەرژەوەندی گەورە گەورەیان لە بینی یەکدرێ خۆ دوو دەوڵەت زلهێز لە دنیا هەیە دوو دەوڵەتی زلهێز یەکیان رووسیا یەکیان ئەمریکایە لە عەقلی تەوەقعاتی چێە ئەو دوو دەوڵەتە زلهێزە حەربی عالەمینی سێم دروست بکەن و لێک بدەن لەسەر چێ لە سەما نییە ئەو شتانە ئەوان توجارەت بەمە دەکەن ئێران وەی زانی سینی لەگەرە رووسیا لەگەرە پاکستانی لەگەرە کۆریای لەگەرە دوایە لە ئەسڵدا هەمووی درۆ بووە بە تاقتەنێمایە بە تاقتەنێمایە بە تاقتەنێژەوان 5 دەوڵەتی زلهێزن لێ دەدەن کاکە خۆ مەوزوع ئەوە نییە ئیسرائیل ئەوە هەر لە زۆر کەسم جێلێ بووە تەبعاً بەس لە سیاسەت نازانێ وەڵا ئیسرائیل ئۆن دێ ئەمە ئێران گەورەترە کورە 5 دەوڵەتی زلهێز ئاسمانی ئێران و عێراقی داگیر کردیە خەشیم نییە شەڕی درێژە پێ بداتن لە قەزان ناحیە و ئێران گەورەی ئەمش دەگەرتم بە جێشیش داگیر ناکرێت 500 هزار نەفەر جێش دەوێ و کوشتاری دەبی و ئەوەش ناکە داهاتی سفر دەکا اقتصادی سفر دەکا لێ دەدا لە ئاوی دەدا لە کارەبای دەدا لە غازی دەدا لە نەفتی دەدا ئێستا دووەرەقەی بەناو ئێران لایەک ئێران دەکرد کاکە کارە ساتە پارە و حەزمی نمایە وەی لێ دێ پاش فترەی دی بۆ بەتی ئێ دەستە دوێ ئەوە لە ناوی بردو شعب هەردەستی هەموو هەدەفەکەشتی ئەوە شعب هەستی بەڵام ئەو ڕژێمەی کە حکمی ئێران دەکا ئەو ڕژێمەی نایلی لەوەی تەمین بە سەرۆکەکی دادەنێتەوە سەر بەخۆی بی ئەو ئەسلحە و مەسلحەشی نایلی ئەلان تێدەگەی سەرۆکەکی لۆ دادەنێتەوە سەر بەخۆی بی وەدان داشدرایە ئەمە مچینە نازانین چێە داشی نایە بەڵام ڕژێمەک نامێنێ بە ناوی ڕژێمی ئێران ئەو نەوعەتە سەرفاتانە بکا بەخوای لە تەهرانش ڕادەست پێ دەکات تەهرانی سقوط پێ دەکا و ئەو حکوومەتەی لە ناو دەبا حکوومەتەکی زعیفی وەک عێراق پێک دەینێ ئەلعانە چینە حکوومەتی عێراق پێ حکوومەت هاتوو بەزلۆ فەقیری حکوومەتە بەزلۆ فەقیری ئەگەنا چار جوندی ئەمریکی ئەو سەری دنیای دەکات و ئەو سەری دنیای کەس هەیە پێی برێ چێوە دەچی ئەو مەفرەقی حاجی عەلی جوندیەکی ئەمریکی لۆ دەبەم بە ڕوت و قوتی یەک فاین لێ عەلاگە و دەرپێ قوتەچی لە بابی چەچێر پێ نەبی بزام هیچ کەسێک هیچ دەوڵەتێک دەوێری شەقەچی لێ بدا یەک جوندی لێ دەترسێن ئەمریکا سامی خۆی دانایە لەسەر هەموو دنیا باشە کاکە عەبدجەبار ئەم شەڕەی ئیسرائیل و ئێران هیچ لە مەسلحەتی کوردە ناوەڵڵا هیچ ئەها تەماشاکە لۆ لە مەسلحەتی کورد بی پێم برێ کورد بەخۆی یەکە هەتا دەوڵەتەکانی پشتگیری بکەن و ئیسفادە لێ بکە باشە ئەوە ئەمن ئەتوم کردە ئەمریکا ئەمە ئەو هەتا ئەم بەو خەونەی وەنووسینە کە شتێک لۆ کوردی دەبی باشە دامنا شتێک لۆ کوردی بوو دەدەیە چێ احتراف بە چێ دەکا ماری کوردی بەوەی وێران بووە ماری کوردی بەوەی وێران بۆ چێ احتراف بە چێ دەکا دوو برایە لە ماری پێک نایە دوو برا ماری کوردی وها کۆر بوویتەوە ئەمە بە خۆمانی نابینە چێ چەندین سارە ئەوە دە 15 سارە ئەمریکا حکوم دەکا و ئێران و تورکیا ئەدیەت 1000 سار بڕۆوە پاش 2000 سار بڕۆوە پاش کورد هەر هەبووە هەر زۆریش بووە هەر چەند جاری شەڕ کرایە و خیانەت کرایە مەجموعە کوردێک بوویتە تورک ئەو تورکیایە لە ئەسڵ سەتادەی تورکە ئاویدی هەموو کورد بۆ خۆی کردە تورک
لۆ بەرژۆندی خۆی ڕەحمە لە داک و بابن ئەو عێراقەت هەروەتر ئەو ئێرانەت هەروەتر کابرا لە کوردی بێزار بووە و ڕۆیە قەومی خۆی گۆڕیە هەتا گەیشتینە ئەو ڕۆ ئۆندە کەمایە باشە کاک عەبدجەبار ڕۆڵی کورد لەو شەڕەی ئێران و ئیسرائیل چییە لە کاتێکدا لە 5-6 ڕۆژی ڕابردوو 4 موشک لە هەرێمی کوردستان کەوتە خوارە بە تایبەتیش لە هەولێر ئەوە شەر نییە لەوانەیە ساروغا چی ئەوە ئەو منتیقەمان ئێرانە ئەو منتیقەمان ئیسرائیلە تو ساروغ لە دوو لای بەسا ئاسمانت دادێ احتیاجێکە دووسێ قلیش بکەوی ئەوە لەو خەرکەکەیانە بتە حرب نەفسی و ماندی بکەن زۆر احتیاج وەڵای دەنا ئەسڵەن ئەوی ئەملێ نەتەسێم بەس ساروخە مچینە لە کراشکۆفی دەتەسێم ڕوبەڕوو بەس لە ساروخی هەر ناتەسێم لۆ هەتا بە تاپری سرد نەکەوی ئاگار لێنیە کە پێشت دەکەوی دەم دەست دەکاتە تۆس ئەوە هەرچێشەی نییە ئەو شتا بەس ئەوەن دەبرێت سەحمە چێ و ناوە چێ و ئەگەنا ئەو شتان لە گۆڕێنە ساروغە دێ دەڕوا بەس ئێستاکە حقیقەتەکەیە دە باس بکەین مەترسی لە سەرکردایەتی پارتی و یەکێتی هەیە ئەگە ئەو بینەی خۆشیان بە دیار نەیەخن زۆر احتیاجە باخۆیان بە دیار نێخن ئەم پێیان لایانی حکوومەت دەڵێ قەزت لایانی حکوومەت ئێستاکە ئەوە بەجددیمە بەخوای ئەمن ئەگەر بێت و معارەزەش بم ڕەخنەش لە پارتی و یەکێتی بگرم بەڵام حەزیش ناکەم بە دەستی بێگانەی بکوژرێ جێت لێ مەستەرێ مەترسی لەسەر حکوومەتی هەرێم هەیە بەگشتی مەترسی لەسەر حکوومەتی هەرێم هەیە ئەمن ئەم ناوی حەزب ناکاکە ئەمە بالێکەکەینەوە ئەوە ناوی حەزب نییە لێرە ڕا ئەو پامەی من بالو هەموو سەرکردە کوردیەکان بچی ئەو فترەی خۆیان بە دیار نەیەخن لەبەرەوەی ئێران چاوی سۆر بووە و ئیسرائیلش چاوی سۆر بووە 100% لێیان دەدا ئەوە نییە برێمی شارینەوە مەحاڵە ئەو شتەیە لێیان دەدا بەخوای ئەوجا ئەو بینەیەک و خۆیان دەشارنەوە خۆیان بە دیار نایەخن با خۆیان بە دیار نەیەخن خۆیان بە دیار بێخن لێیان دەدرێت وا تارەی کامیرێش وا لە سەهرێمی کوردستان مراقەبەیان دەکا بە خۆشیان دەزانن هەرە من نازانم ئەو شتە ئێستا کامیرە وا لە سەهرێمی کوردستان بەخوای دەسوڕێتەوە مراقەبە یەکێکیان دەکا لەبەرەوەی لێ دەدا ئاگادار بە لە خەرچی مەدەنی نادا بەڵام لە قیاداتی حکوومەت دەدا